ئێمە ئەو پێشبینیانە دەخوێنینەوە یا گوێویستێ بین یا ئەیبینین کە باز لەوە دەکەن عێراق لە سەروبەندی گۆڕانێکی گەورەدایە و بە هەندێک خوێندنەوە و بە هەندێک دەرەنجام ئەم مەسجەی کە ئەمریکا بە سەریحی دای لەسەر زمانی دۆناڵد ترامپەوە بەشێ لە هێزە سیاسیەکانی عێراق بە شیعە و بە سوننە و بە کوردەوە وا دەرەکەوێ لێ ئاگدار بن. بۆ نمونە پێش تویتەکەی دۆناڵد ترامپ محەممەد حەلبوسی بەیاننامەیەکی بڵاو کردەوە وەکو ڕئیسی حیزبی تەقەدوم کەوتی ئێمە بە هیچ شێوەیەک ئامادەنین بەشداری لە کابینەیەکی حکوومەتا بکەین کە مامەعنا و نووری مالیکی سەرۆکایەتی بکە. بەڕێی من لایەنە شیعەکان بە تایبەتی ژوانی چوارچێوەی هاوانگی لەوە لێزانتر یا لەوە زیرەکترن بۆ حاڵی خۆیان کە بێن مجازەفەیەک بکەن کە ڕەنگە نەتیجە کارە ساتبارەکەی بۆ لانی کەم بۆ خۆیان و پاشانیش بۆ عێراق یعنی چۆنڵێ بە ئاسانی قبول نەکرێ. من پێم وایە لە نەتیجەیە باڵی پراگماتی لە ناو ئیتاری تەنسیقی و لە ناو ماڵی شیعەی کە حکمیان بەدەستەوەیە زاڵ ئەبێ و مل ئەدەن بۆ ئەو فشارانە. بەرنامەی ئەمریکا بۆ منتیقەکە دیارە چییە؟ مەسەلەی ئەوەی خۆیان پێڵێن بڕینی دەستی ئێرانە لە منتیقەکەیە و جیاوازیەک لە بینی ئیدارەی کۆماریەکان و دیموکراتەکان ئەوە بووە بە تایبەتیش کۆماریەکان لە سەردەمی ترامپە چ لە دەورەی پێشووی لەم ترمپەیە کۆمەڵی هەنگاوی هەڵگرتووە بەڕاستی یعنی زۆر کەم ئەتوانین بڵێ من غێری جۆشبۆشی باوکو و کوڕ نەبێ هەندێک هەنگاویان هەڵگرت. یعنی تەنان ناو دیموکراتەکانیشە هەرچەنە من بڵێن زۆر قوڵ نەبوومەتەوە لە تاریخی ئیدارەکانیان، بەڵام ئەو هەنگاوانەی کە خەڵکێکی تر بە کوشندە و بە مەترسیداریان نەزانی دۆناڵد ترامپ ناوێتی. کۆمەڵێک پلانیان هەیە بۆ منتیقەکە ئەیانەوێ وەکوتم وەکو خۆیان ئەڵێ ئاشتی بێنن بە زەبری هێز. ئەمەش بەڕاستی لەم تویتانەی و لە مووقفانەی بەرامبەر ئێران بە ئاشکرا دەرەکەوێت چەکوشەکەی بەدەستەوەیە ئەڵێ وەرە با مفاوەزات کەین. بەڕاستی ئەمەی کە ئەگوزارێ خۆی مەفروض نییە یعنی لە حاڵەتی ئاساییە بگوزارێ، چونکە ئەمە بەڕاستی بەشێکی زۆری بریتە لە پێشێلکردنی سیادەی وڵاتان بە کەمگرتنی سەروەری و شخصیەتی وڵاتان، مەسەلەن تەدەخل لە کاروباری وڵاتانە. تۆ هەڵەکوتیتە سەر وڵاتی کۆشکی کۆماری ڤەنزوێلا لە نەتیجەیە وڵاتێکی سەربەخۆ خاوەن سیادەیە. بۆیە بەڕاستی ئەمە لە چوارچێوەی وێنەیەکی گەورەترا دێ ئەیانەوێ واقعێکی تازە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و منتیقەکە بێنن. ئەگەر چی لە دەورەکانی پێشووە بە تایبەتی لە ساتەوەختی سەرهەڵدانی شەڕی ئۆکرانیا و رووسایە بەڕاستی بەهۆی ئەو شاڵاوە زۆرەی ئاوارە و بەهۆی تەرکیزی سیاسی و عسکەری ئەوروپا و ئەمریکا لەسەر سەبارەت بە شەڕی ئۆکرانیا و رووسیا سیرەکەی ئەوان تۆزێ ئاڕاستەکەیان بەرەو عێراق و منتیقەکە کەم ببووە، بەڵام ئێستا سیرەکەی تەرکیزێکی زیاتری ئیدارەی ئەمریکا هەیە لەسەر منتیقەکە خاوەنی پرۆژەن.